بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەم و کۆتایی بەرنامەکەواتە تەوەری دووەم بزانین لەسەر چییە کە ئەویش پێوەستە بە پرۆژەکانی دەزگای خێرخوازی بەخشینەوە. دیارە هەموو بۆنەوە مەراسیمەکانەوە بە تایبەتی لە مانگی پڕبەرەکەت و پیرۆزی ڕەمەزاندا دەزگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژە ڕادەگەێنێت بۆی کە لە ڕێگەی خێرخوازانەوە خزمەت با خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت دەکات. وەک دەزانین نزیک بە 12 ساڵە دەزگای خێرخوازی بەخشین ساڵانە وەک دەستێکی ئەمین و پاک بێەوەی کە تا ئێستا بتوانرێ بچووکترین ڕەخنەی لێ بگیرێت گەورەترین هاوکاری گەیاندووەتە خەڵکی نەخۆش منداڵی بێباوک خەڵکی هەژار و کەم دەرامەت بە تایبەتیش لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئەم ساڵیش کۆمەڵێک پرۆژەیان هەیە کە دەستیان پێکردووە ماوەی چەند ڕۆژێکە لە شار و شارۆچەکان یاریێمی کوردستان لە ڕێگەی نووسینەکانیانەوە دەستیان بە جێبەجێکردنی پرۆژەکانیان کردو و کۆکردنەوەی هاوکاریەکانیش لە هەموو کات و ساتێکدا دەرگایان واڵایە بۆی کە دەستی خێرخوازان بگاتە دەزگای خێرخوازی بەخشین. پێشەوەی بچینە لای بەرپرسی دەزگای خێرخوازی بەخشین بەڕێز مامۆستای عەبدولعەزیز ڤیدیۆکمان ئامادەیە لە سۆرانەوە کە دابەشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر کۆمەڵەیەک فەقیر و هەژار و کەم دەرامەتی ئەو ناحیەیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسولنا. ئێمە وەکو بەرنامەی بەخشین نووسینگەی سۆران و نووسینگەی رواندز ئەمڕۆ کە هەستاین بە دابەشکردنی 150 کارتۆن خۆراک ئازوقە بەسەر ماڵە فەقیر و هەژاران و دایکێتوانە. ئێمە هەموو ساڵێک لە ڕەمەزان ئەو بەرنامەمان هەیە کە ئازوقە بەسەر خەڵکدا دابەشکەین ئەم فەقیر و هەژار. تەمان ئێمە سوپاسی ئەو خێرخوازانەکەین کە هاوکاری ئێمەکەن کە بتوانین تۆزێک لە ئازار و ئەشکەنجەی ئەو خەڵکە سوکەینەوە لەسەر ماریان تەمەن بتوانێت ئێستا لە کوردستان بەعام بڵێ لە نەبوونی فەقیری ڕووی لە خەڵک کردیان. تەمان زۆر خەڵک پێش ئەو کاتەی زۆر تەلەفۆنیان لەو کردینە کاکە جان ئەگەر ئازوقەک هەبی ئاوڕەمان لێ بدەنەوە فەقیر و هەژار. تەمان ئێستا کە 150مان تەوزیع کردیان ئەگەر تەوزیعەکەی لەوانەی هەزارش تەوزیعکردن هێشتا بەش نەکە. کاکە دەست و خۆش بن ئەو هاوکاریانە زۆر پێویستە بەو خەڵکە کەم دەرامەتە و هەژارەی خوا خێریان بنووسێ خوا لێیان ڕازی بی ئەو خەڵکە یەکجاری پێویستە خوا لەوانە ڕازی بکە ئەو هاوکارەی دەدەنە ئەو فەقیر و هەژارانە. دەزگای خێرخوازی بەخشین تا چەندە جێگای ئومێدی خەڵکە کە بەردەوام پرۆژەی گرنگ ڕاگەیەنە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت. وەڵا دەزگای خێرخوازی بەخشین دەرەجەیەک باشە و لۆ خەڵکی کەم دەرامەت و هەژار زۆر باشە. دەستخۆشتانی دەکەین خوا خێری دەزگای خێرخوازی بنووسێ و خێرخوازانێک کە هاوکاریمان دەکەن و لە ئێستاش دەباری دۆخی خەڵک خۆش نییە و نازیژیرە هەرچەندە ساتێکی زۆرە لە قەیرانداین بەڵام زۆر دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەن کە هاوکاریمان دەکەن و ئێستاش کە خەریکەمان جە ڕەمەزانی زیک دەبیتەوە زیاتر ئێمە هاوکاریمان دیت و خەلکی فەقیر و هەژار هاوکاری دەوێت.